سەرتا زۆر سپاس بۆ بەرنامەی دکتۆرجان ئەمێ ئەوە بڵم کە ئێمە مناڵەکانمان هەر بە مناڵی بەو شێوەیەن تا گەورا بن کە گەورا بن چاکە بن اینجا ئەم ژنە ئەوێت بە زۆری کا بە کەسێکی نایاسایی اینجا دوای دکتۆرجانی مناڵی ناساییشمان نەبوو اینجا دوای مناڵەکەی بچووکە کە گەورە بێ خۆی چاکە بێ تەمەشە پرسیارێک کاکازاو با لە بەرەبابێکا مناڵی گەشەی دووە نائاسایی مشتی ئاسایی و ناسایی نییە بەس هەیە گەشەی دواکەوتوە گەشەی خێرای گەشەی مام ناوەندیە یان یەگەل لە بەرەبابێکشیان نەبوو خۆشت نییەوی ڕاستی بێ جاری وای لە کاتی لە دایک بوون حەزێتی پێگا خۆمە چی لاقی بۆ ماوەی خۆ جینات نییە جاری وای لە دوای لە دایک بوون حادیسەیەکە بێ ڕووداوێکە بێ گەشتەیەکە تایەکی زۆری لێ یعنی ئەمەی لاقی بە بۆ ماوە نییە تا بڵێ ئێمە لە بەرەبابی ئێمایە نەبێ یان ئەم بەڵگانە بەڵگەی زانستی نین ئەوەڵ ئێمە لە بەرەبابی ئێمەشتیوامان نییە بەڵێ کاتر پێی وایە ینی من دایکی و مناڵم حەزکە مناڵەکەم نەخۆش بێ اینجا خۆ ئەمە شتێکی ئاساییە خۆسە مناڵ چەنەها خێزان هەیە مناڵیان هەیە نەخۆشن وەکو ئێمە ئینکاریشی لێ ناکەن پێشیان عیب نییە و ئەمەش نابێ پێمان عیبێ بەڕاستی قەیچێکە مناڵێکمان هەیە نەخۆشە بڵێ یعنی ئەم پێی ناخۆشەکە من یعنی ئەو شتانی لەگەڵاڵم کە لە مناڵەکەمان نەخۆشە مناڵ هەیە لە عالەمە نەک بە هەزاران بە ملیۆنان مناڵ هەیە بەڵێ ینی هەزاران مناڵ هەیە وکو مناڵی ئێمە نەخۆشن کەس و کارەکەشی پیان عیب نییە بەڕاستی نابێ ئێمە پێمان عیبێ و بێ ئەمە ڕاستە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتمانێ بە پێی لێ بنین کە ئەمە مناڵی ئێمە نەخۆشە فعلەن پێویستە ینی ئێمە هاوکاری مناڵەکەمان بکەین چی پێویستە بۆی بکەین بەڕاستی نابێ ئینکاری لێ بکەین ئێمە بڵێن پێمان عیبێ بڵێن بۆچی باسی نەکەین لە ناو خەڵکە بەسە بۆ ئینکاری لەیەکی قوربانیێ وەڵێ سەدایکە فعلن تۆ باوکی ئەویش دایکە یعنی معقول لە دایک مناڵی خۆی گەر مناڵێکی طبیعی بێ ئاسایی بێ گەشەی دوانەکەوتێ بڵێ نائاسایشتی وا پێ لە دنیاە یعنی تۆ وا تەسەورەکەی ئەو حەزکە مناڵەکەی نائاسایی بێ کاتۆر حەزەکەمەوە بڵێم ئێمە چوار مناڵی ترمانە لەخوا بەزەوە ساخە بەزە مناڵەمان وایە ینی مناڵەکانی ترمان باشن هەر یەک دانەمان ئەمەش بەڵگەیەکی ترەکە بۆ ماوەی نێگەر بۆ ماوەی بە مناڵەکانی تریشە دەبوایە شتێکیان هەبووە ئەوە نییە دکتۆرجان ئەم خۆی خۆش باوەڕە هەست کەسێکڵ بەسیڵە مناڵەتەن گەشەی دوکەوتومانە ئەم یەکسە باوەڕی پێکە دوای دکتۆر هەنێک کاتەیە خۆ دکتۆر قسەی هەندێک کاتەیە دکتۆرەکان قسەیەکەکەن قسەکەەوە دەرناچێت تۆ گومانی لە تەشخیصی بڵێن پزیشکەکان هەیە بەڵێ بەڵێ اینجا تازە مناڵەکەش بۆ بە 6 ساڵ بڕەوە هەبێ قەناعاتێ بێ زۆر شتی شەزانێ کاژاو بۆ لە تو ئەم مرۆڤ کە یەکێ خاوەن پێداویستی تایبێ گەشەی دواکەوت بێ ینی شت نازانێ 6 ساڵە ڕاستە بەس ئێمە تێسمان بۆ کرد یەکەم جار بەس عەقڵی مناڵێکی 3 ساڵە لەبیرت نەچێ مناڵی 3 ساڵ شت نازانێ زۆر شت دەزانێ یعنی ئێمە زۆر جار من تەشبیهەکەم وەکو سیارەیە بەڵێ سیارە هەرچەندە مرۆڤ گەورەیە بەڵام بۆ نمونە بۆ تێگەیشتن تۆ سیارەیەکێ مەکینەکە و 4 پستمە باشە پستمێکی شکاوە خۆ سیارەکە ئیشەکە بەس دووکەڵەکە هیلاکە قووەتی نییە وەکو جاران خۆ گێڕەکەی عیبی نییە خۆ ئەکسلەکە عیبی نییە خۆ نازان تایەکانی عیبی نییە خۆڕێ ئەم ئینسانە هەندێ بەشی لە من و تۆ باشترە بەس هەندێ بەشی مێشکی حەزێتی پێگەیشتووە ئەو بەشانە ئیشی خۆی ناکات لەبەرەوە تۆ نابێ بەوە بڵێ مادام چەند قسەیەکەکە و مادام شوێنەکانە ناسێتەوە مادام جل لەبەرەکە و مادام نانەخوا مناڵەکە ماساییە